یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات. لا کۆمەڵە فایلە سیاسیەکان. فایلی ژمارە 1 ڕاست و چەپ. خواستنگەی وشەی ڕاست و چەپ شۆڕشی فەڕەنسەیە کە لە پارلەمانی نەتەوەی ئەواندا نوێنەرە ئینقلابیە تۆخەکان لە لای چەپ و بناژۆخوازەکان لە لای ڕاست دادەنیشتن. ئەو سونەتە دواتر بۆ پارلەمانی ئوروپاش گوێزرایەوە. لە ڕۆژگاری ئەو دەمدا دوو وشەی ڕاست و چەپ مانایەکی ڕوون و جیاواز لە یەکتریان هەبوو. واتە چەپ بە مانای ئینقلابی بوون و لایەنگری لە ئاڵوگۆڕی خێراتر بوو. ڕاست بە مانای دژایەتیکردن لە بەرامبەر ئاڵوگۆڕ یان گەڕانەوەی ڕێژەیی بۆ ڕابردوو یان گەڕانەوەی بە تەواوەتی بۆ ڕابردوو. بەڵام بەدوای ئەمەدا بە شێوەیەک فەراز و نەشێوی مانایی پێ بە پێهاتنە مەیدانی ئارەزوومەندی نوێ و جۆرا و جۆرە سیاسیەکان و تێکەڵبوونی ئارەزوومەندیەکان کە لە هەردوو لایەن هاتوۆتە ئاراوە دیاریکردنی سنوورێک لە بینی ئەم دوانەی زەحمەت کردووە، چونکە هەر یەک لەم دوو ناودانە لە مانا گەورەکەی خۆیدا ئارەزوومەندان و گروپی جۆرا و جۆر لەخۆ دەگرێت کە جگەل لە مانایەکی سەرەکی و ناڕۆن لێیان دەست ناکەوێت. لەم ساڵانەی دواییدا وشەکانی ڕاست و چەپ بۆ تاقمبەندی حیزبەکانیش بەکاردەهێنرێت. بە جۆرێکە لە حیزبی بناژۆخوازی ئینگلیستان ئامانج لە چەپ بناژۆخوازانێکن کە ڕادەیەک چەمکی چەپ وەک پلانداڕێژی ئابووری، زیادکردنی خزمەتی کۆمەڵایەتی، ئازادکردنی وڵاتە داگیرکراوەکانیان لاپەسەند بوو. لە حیزبی کرێکارانی ئەو وڵاتە ئامانج لە لایەنی چەپ گروپێکن کە لایەنگری لە سوسیالیست یا زووتر گەیشتن بە سوسیالیزمن. لایەنی ڕاست ناوی غێرە سوسیالیستەکان یا لیبراڵەکان لە ناو حیزبەکانە. لە حیزبی کۆمۆنیستی چین لایەنگرانی ماۆ، شۆڕشی کەلەپوری، لایەنی چەپ و لایەنگرانی لە ئۆشاوۆچی لایەنی ڕاست ئەژمار دەکرێن. بە جۆرێک ئارەزوومەندە سونەتە سیاسیەکان بەڕوانینێکی زاڵی ئابووری بە دوو جەمسەری ڕاست و چەپ دابەش دەکرێن. لەم ڕوانینە تایبەتمەندیەکانی وەک باوەڕمەندبوون بە بازاڕی ئازاد، ڕکابەری ئازاد، تاکگەرایی، خاوەنداری تایبەتیان بەڕاستەکان و بەرهەمهێنانی هاوبەش، ڕکابەری سنووردار و لە ژێر چاوەدێری، کۆمەڵگەراییان بە چەپەکانەوە دلەکان. بەڵام ڕاستیەکە ئەمەیەکە بەرە ڕوون بۆتەوە ئەم دابەشکردنە تاگلایەنە بە هیچ شێوەیەک وەڵامدەری هەموو جۆرەکان و ئاڵۆزی ئارەزوومەندیە سیاسەکانی ئێستا نین. بۆ نمونە لەم دابەشکردنی ئارەزوومەندیە فکریانەدا سەدام حوسێن و ساڵڤادۆر ئالێندی هەردوو بە گروپی چەپ دەبەسرێنەوە، بەڵام دەزانین کە مەودایەکی زۆر لە نێوان بیری سیاسی ئەم دوو کەسەدا بوونی هەیە. دەرەنجامی ئەوەی کە ئارەزوومەندە سیاسیەکانی ئەمڕۆ ناتوانین تەنیا بە یەک حاڵەتی گۆڕان هەڵسەنگێنین. بەگشتی لە عاداتی سیاسی بە هەر کەسێک یا فکریەتێکی کە دژی بارودۆخی مەوجود بێ دەتوانرێت پێی بگوترێت چەپ. هەر بیرێکیش کە لایەنگری لە مانەوەی دۆخی مەوجود بکات پێی دەگوترێت ڕاست. ڕاستەکان و چەپەکان بە دوو گروپی فکری و سیاسی دابەش دەکرێن. لە گشتیدا کەسێک کە بە باوەڕی سونەتی باوەڕمەند بێت و لایەنگری بێ ئەملاو ئەولال لە سونەتەکان بکات و ئەوان بە زامنی بەختەوەری بزانێت، یان ئەوانە کە باوەڕمەندن ڕێگایەکی دیاریکراو بۆ گەیشتن بە بەختەوەری هەیە و تەنیا دەبێت بە هەستیاری لەم ڕێگایەوە بڕۆن و کەسانی دیکەش ئاگادار بکات و باوەڕەکەی بسەپێنێت، ئەوە هەرگیز ناتوانێت چەپ بێت. وا دێتە بەرچاو جێگەی حاڵەتی گۆڕانی کۆمەڵایەتی چۆلە. کاریگەری تاکەسو کۆمەڵگا بەبێ لە بەرچاوگرتنی گۆڕانی ئابووری دەتوانێت لە ڕوانینی سیاسی کاریگەری گرنگدا بنێت. زیادکردنی یەک حاڵەتی گۆڕانی نوێ لە دابەشکردنی ڕوانینە سیاسیەکان یان بە زیادکردنی لایەنێکی نوێ بە دابەشکردنی ئارەزوومەندە سیاسیەکان بە تەسویرێک دەگەین. بە سەفحەیەکی مختصر لەم سەفحەی مختصاتە محوەری ئاسووی هەر بە محوەری ڕاستە پێنراوە کە بەڕوانینی ئابووری دیاری دەکرێت. محوەری نوێ محوەری ستونی اقتدارگەرایی و ئازادگەراییە کە بە سرنجدان بە ڕێژەی بایەخدان بەناوەند و حکمی دەوڵات دیاری دەکرێت. بەم شێوەیە سەفحەی مختصاتی سیاسی بە 4 بەشی سەرەکی دابەش دەکرێت. گروپی ڕوانینە سیاسیەکان لە محوەری ستونی حاڵەتی گۆڕانی کۆمەڵایەتی لە دەوڵەت و حاکمیەت و سونەتەکان پەیڕەوی دەکات. ئازادگەرایی تاکە کەس ئازادە هەر کارێک حەز دەکات لەگەڵ خۆی یا سامانەکانی بکات، بە مەرجێککە بۆ کەسانی تریش ئەم ئازادیە پەسەند بکات و
واتە پێش بە ئازادی کەسانی دیکە نەگرێت. گروپی ڕوانینە سیاسیەکان لە مێحوەری ئاسۆیی حاڵەتی گۆڕانی ئابووری چەپ، پێداگری لەسەر بەرهەمهێنانی هاوبەش یان خاوەنداری بە کۆمەڵ و دژەناوەندی دەکات، بەڵام ڕاست پێداگری لەسەر خاوەنداری و بەرهەمهێنانی تایبەت دەکات. لە ئەدەبیاتی سیاسیدا زانیاریەک بۆ دوو جەریانی ڕاست و چەپ باز دەکەن کە لە زۆربەی وڵاتان بە ڕێژەی توانە و لاوازی ئەو باڵانە دابەشکردنیان بۆ دەکرێت. تایبەتمەندیەکانی ڕاست، دژی ئاڵوگۆڕ، دژی نوێبوونەوە، پێداگری لەسەر بناژۆخوازی، پەسەندکردنی ئابووری سەرمایەداری، بێهەڵوێستبوون لە بەرامبەر جیاوازی چینەکانی کۆمەلگا، پێداگری لەسەر ناوەندەکانی سونەت لە دەسەڵات، پێداگری لە دێموکراسی یاسادانان، باوەڕمەندبوون بە کاپیتالیزم و لیبرالیزم، دژایەتی سوسیالیزم. تایبەتمەندیەکانی چەپ، خوازیاری ئاڵوگۆڕ و نوێبوونەوە، دژایەتی دۆخی مەوجود، گروپی شۆڕشگێڕی، بەرابەری خواز، پشتیوانی لە ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی، دژایەتی جیاوازی کۆمەڵایەتی، پێداگری لە سەرنەمانی ناوەندەکانی سونەتی دەسەڵات، دژایەتی بناژۆخوازی، دژایەتی کاپیتالیزم و لیبرالیزم و ئیمپریالیزم، لایەنگری لە سوسیالیزم.